PS5 هەیە؟ هەیە PS5 ئەەکەم دێ. ئەوەش PS5 هیچیش نەکەم نایە احتیاجەکەم دێ. نا پەشم مام Xboxم دەویست. ئەوەش Xbox ئێستاکەم نایە Xەکەم دەویست. ئەوەش Series X ببوورە کاکە پیسەکەم دەویست وەڵا. چت دەوێ؟ پیسی. پارچەکان چ چل نەوەتەکەم دەویست. ئەوە چلنەوەت ناوەڵا 56 ئایەکم دەویست. بەس ئاگدار بە شتەکانی هەم ناو کارتۆنم دێ مستعملم نایە. دەزانی هاتیاری گەیمینجی؟ کولەرێکی 720 بدێ. سوکرانێکی سیارەشم دەویست. نەک سیارە حەز دەکەی داوای تیارەی بکە مادەم وایە سوکرانێکی تیارەشم بدێ. ئەوەش سکاین تیارەی مادەم وای لە تیارەکە کورسێکشم بدێ. ئەوەش کورسی نا ئەوە چیەوە؟ ئەم بەخۆمی گەوران دوێ بەخۆم لەسەر دانیشم. ئەوەش کورسیەکە سێتە بەچی کاملم بدێ ماوس و کریبۆرد و هێسێتەر لە براندی ڕایزەر. ئافەرمی مادام وای لات مێزێکشم بدێ. وڵی داوای لێ بووم دەکەم ێزەکە گەلە گەورە نایە تێبکانە ئەدێ مشتەکەم لە بکردنە بوو کافیسکام. ئەوەش فیسکام نوێترین مۆدیری باە من کارشم پێ نێ بەس فیزە کارتم پێە. هەموو شێوازەکی پارەدان لە ئاری گەیمینگ بەردەستە و ئەوەش لەبیر نەکەم ئەو پارچانەی لە کەیسەکەی هەڵت بژار هەتا 6 سەدا دیسکاونتی لەسەر.